میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست بەخێر بێن سەرچاوان. وەزارەتی ڕۆشنبیری ولاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر بەڕێوەبەرایەتی چالاکی وێژەیی ڕێوڕسمی خەڵاتی قەڵەمی زێڕین لەژێر ناونیشانی 40 ساڵ نووسین 40 کتێب 40 ژمارەی گۆڤاری نودەم بۆ نووسەر فرات جەوەری ساز دەکا. جوانترین دەستپێک دەقەیەک وەستانە لەگەڵ سرودی نیشتیمانی عێراقی فەرموو. زۆر سپاس فەرموو. مەلای جەزیری لە یەکێک لە شعرەکانی دەڵێ: شۆخ و شەنگێ زوهرە ڕەنگێ دڵژە من پڕ دڵژە من ئاورن هەیبەت پلەنگێ دڵژە من پڕ دڵژە من وێشەبالێ مسک و خالێ دێم دووڕێ گەردن شەمالێ جەبهەتە بسکان سەمالێ دڵژە من پڕ دڵژە من. ئامادەبوانی خۆشەویست هونەرمەند هەڤاڵ حاجی بە چەند سترانێک لەگەڵمانە با بەڕێزی بفەرمێت. كتم كوراه يا خماي عمري من شو هست نماي ادي جيان بناقره بارزون كي خمال من الماء ستران وخوزي خندقين دكوراه يا قرقة من ستران وخوزي خندقين دكوراه يا دلندا بوتي بوتي تاول منكر تجيان لبر مرشكر تجيان لبر مرشكر بوتي بوتي تاول منكر تجيان لبر مرشكر تجيان لبر مرشكر قدر بويان بخت من بو تبلا خال سار من كر وكبير هفو كاسحر كر توني خلنا اللي تشكر
قدر بویان بخت من بو دبلا خوال سر من کرد وک پیر هفو قاس حرقه توني غلاب دلي جيك كتم كورة هي خما عمري من شو هستنما عمري من شو هستنما كتم كورة هي خما عمري من شو هستنما عمري من شو هستنما ادیجیان به نگره فرزین که خمال ملما ستران و خوزی خندقی دکوره یا دل من با ستران و خوزی خندقی دکوره یا دل من زۆر سپاس هەر شاد بن. میوانان وتاری بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری هەولێر لەلایەن بەڕێز مامۆستا فەرەنگ غەفور پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمون. کاکەڤاڵ حاجی دەیگۆ خەمگینن بەخۆی لاوچی لۆمان دەگۆ ئەمەش مێشکمان لەسەر کۆرۆنە و ناحەقمان نییە خەمگین بین. ئەوە لە ئەزمەی بنزین دەستی پێکرد لەگەڵ پەتای ڤایرۆسەکە. وەڵامیش بەدەم ئەزمەکەەوە خەوم لێکەوت و خەوم دیت لە خەونمدا ئەو وڵاتە زۆر زۆر جوان و ئاوەدان بوو هیچ ئەزمەک نەمابوو خەریکی گۆرانی و مۆسیقا و بەڵام یەک ئەزمە دروست بوو ئەویش ئەزمەی کتێب بوو دەچوی هەر کتێبخانەک دەگۆ سڕە گیرایە وڵا لە خەوەکە ئێستامە گوتم ئینشاڵڵا ڕۆژێکدا دێوامان بەسەردی برانی بەڕێزم دکتۆر فرسەت سۆفی پارێزگاری هەولێر دکتۆر سالار عوسمان بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان برای هێژە کاک فرات جەوهەر نووسەر و ڕۆناکبیری گەلەکەمان باکووری کوردستانەوە بەخێربێی باندی دەو چاوانمان ئەگەرچی بڕیار بوو کە سەرجەم چالاکی و جموجۆڵە هونەریەکان بەهۆی ئەو پەتایەوە بوەستێ بەڵام لەسەرەوەی کە پێشوەختە بڕیار درابوو واروەها بلیتی کاکە فرات بڕابوو کە لە سویدەوە تەشریف بێنێ چالاکیەکەمان نەوەستاند بەردەوام بووین وەکو ئەلبێر گابرێل مارکێس لە سەردەمی کۆلێرا ڕۆمانێکی بۆ بەجێهێشتین بەڵام ئەم ڕۆژ لە سەردەمی کۆرۆنا خۆشەویستی و ڕێز و وەفا و قەڵەمی زێڕین لە هەولێری پایتەختەوە دەبەخشێتە یەکێک لە قەڵەمە هەرە جوانەکانی کوردستان ئەویش کاکە فرات جەوهەرە. ئازیزان لە هەولێری پایتەخت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کار و چالاکیەکانمان یەکێک لە پلان و کار و چالاکیەکانی ئێمە ئەوە بووە کە ڕێز لە بەخشش و ئەزموونی ئەو کەڵە هونەرمەند و نووسەرانە بگرین کە ڕۆژێک لە ڕۆژان سوودیان بە نووسین و قەڵەم و ڕۆشنبیری گەلەکەیان کردووە. ئێمە ڕێزمان لە هونەرمەندانی ڕۆژهەڵاتیش گرتووە و ڕێزمان لە هونەرمەندانی باکووریش کردووە و هەروەها ڕێزمان لە هونەرمەندانی ڕۆژاوا گرتووە و
و لە هەموو ناوچەکانی تری کوردستان نەک تەنها لە هەولێری پایتەخت بەڵکو ڕێزمان لە هەموو هونەرمەندانی ناوچەکانی تری کوردستانیش گرتووە. بۆیە من درێژە بە قسەکانم نادەم، دیارە وەزارەتمان وتاری هەیە، بۆیە من تەنها ئەو شەرەفەم پێ بڕا کە بە خێرهاتنی ئێوەی بەڕێز بکەم. ڕەنگە ئێمە لە پلانماندا بوو کە لە هۆڵێکی فراوانتر و لە شوێنێکی فراوانتر ڕێز لەو قەڵەمە جوانە بگرین، بەڵام بەهۆی ئەو پەتایەوە چڕمان کردەوە وە کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێک نووسەرمان داوەت کرد و بە سوپاسەوە هەموو لایەکتان بەخێر بێن و هیوای تەمەندرێژی و سحەت خۆشتان لەبۆ دەبینە سەر و هیوادارین لەو سەردەمەش هەر بە خۆشەویستی و بە جوانی و بە گۆرانی و مۆسیقاتەی پەڕێنین و بەبێ ئەوەی کە قوربانی گیانی بدەین. بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. زۆر سپاس بە مامۆستا فەرهەنگ. وتاری وەزارەتی ڕۆشنبیری لاوان لەلایەن بەڕێز دکتۆر سالار پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. نووسەر و ڕۆمان نووسی خۆشەویست کاک فرات جەوەری، هاوژینی بەڕێزی کاک فرات جەوەری، بەخێر بێن بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان، بەڕێز پارێزگاری هەولێر کاک دکتۆر فرسەت سۆفی، مامۆستا و ئەکادمیست و تێکۆشەر و ڕۆژنامەنووس و هونەرمەند و ڕۆژنامەوانانی خۆشەویست لە هەرێمی کوردستان، ئێوەش یەکەیەکەتان بەخێر بێن، بەخێر بێن بۆ یەکێک لە چالاکیە مانادارەکانی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو چالاکیەی پێمان دەڵێ کوردستان پەیوی ڕەسەنی کوردی یەک جوگرافیای هەیە، لە هەر کوێ کوردێک هاوار بکە هەموومان لەگەڵی هاوار دەکەین و لە هەر کوێش وشەیەک، دەنجێک، میلۆدیەک، هاوارێک، فرمێسچێک، خۆشی و خۆشنودیەک لە لای کوردان هەبێ، هەموو کوردستان بەیەکەوە هەمان حاڵەت دەگرن. ئێمە ئێستا لە بەردەم هەیبەتی پیاوێکی گەورە وەستاوین کە فرات جەوەریە لە مێردین لەدایک بووە، لە سوید دەژی، لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕێزی لێدەنرێ. ئەم واقعە جوگرافیە پێمان دەڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەموو لایەکە، حکوومەتی هەموو قەڵەمەکانە، حکوومەتی هەموو جیاوازیەکانە، حکوومەتی هەموو ئایدیاکانە. هەر لێرەوە دەمەوێ باسیەوە بکەم کە هێزی وشە، قودرەتی پەڕینەوەی وشە نە سنوور دەناسێ، نە ئایدیا و نە جیاوازی. بۆیە پیاوێک لە ڕێی وشەوە لە هەولێرە ئێستا، پیاوێک لە ڕێی پەیڤەوە ئێمە ڕێزی لێدەنێ. ئەم پەیڤ و وێنە و کەڤاڵ و تێکست و دەقەش لە ڕێی کامێراکانەوە هەموو کوردستان هەر چوار پارچە کوردانی تاراوگەش ئەیبینن. بۆیە ئەوە هێزی وشەیە ئێمەی لێرە کۆکردوتەوە، ئەوە هێزی وشەیە کە دەتوانێت دیدگامان ڕۆشنتر کاتەوە بۆ ژیان، بۆ جوانیەکان. حەقە لێرە هەمومان ڕوو لە حزبە سیاسەکانی کوردستان بکەین کە ئیتر لە هێزی وشە تێبگەن کە ئەدەبیات، معریفە، توێژینەوە، نووسین، ڕووماڵی میدیایی، هێز و قودرەتێکی ئەوەندە کاریگەرە دەکرێت ئیجابیانە بەرهەمهێنانی بۆ بکەین، پۆزەتیڤانە بیبینین و لە نەتیجەدا ئەگەر ئەو بەشەی پێی دەگوترێ ڕەخنەش و لە نێو ڕەخنەشدا ڕەخنەی سیاسی دیسان دەبێ پۆزەتیڤانە بەرخوردی لەگەڵ بکەین و بیکەین بەهێز. بە مانایەکی دیکە هەموو حزبە سیاسیەکان، حکوومەت، پەرلەمان، دامەزراوەکانی دیکەش دەبێ سینجان فراوان بێ بۆ ڕەخنەی سیاسی، بۆ قەڵەمی جیاواز، بۆ بیرڕای جیاواز و لە هەر کوێ ڕەخنەیەک هەبوو ئەوە هێزی وشەیە و دەبێت گوێ بۆ بگرن، ئەوە هێزی وشەیە و دەبێت چارەسەری بۆ بدۆزنەوە. بۆیە ئەم تووڕێیەی لای هەندێک لە سیاسیانی کوردستان هەیە بەرامبەر بە وشە، بەرامبەر بە قەڵەم، بەرامبەر بە جیاوازی حەقە لەم قۆناغەدا خاو بێتەوە و تێبگەین کە وشە ڕێشی لێ بگریە پەڕێتەوە. وشە بتەوێش توندبی لەگەڵی ئەو بە نەرمی دەتوانێت سنوورەکان تێپەڕێنێ.
بەم دیدگا بەم تێگەیشتنە بەم زهنیەتە کللتوریە دەتوانین نیشتیمانێکی گەورە ببینین کە کوردستانە و هی هەمومانە. جارێکی کە من کاتان زۆر ناگرم ڕۆمانووسێکی گەورە تەکریم دەکرێ کە لە نێو نووسینیشدا ئەدەبیات و لە نێو ئەدەبیەشدا ژانری ڕۆمان کە نوێترین ژانری ئەدەبیە لە هەموو ژانرەکانی تر باشتر دەپەڕێتەوە، لە هەموو ژانرەکانی تر کۆمەلگا بینتر و ژیان بینتر و کۆکەرەوەترە بە بەراورد لەگەڵ شێعر و ژانرەکانی تر. بۆیە هەر خودی ڕۆمان و خودی ئەدەبیات و لە نێو ڕۆمانیشدا ڕۆمانی نوێ ئەم قودرەتی پەڕینەوە و ئەم هێزی وشە و ئەم شیانی گفتوگۆیی لە خۆی هەڵگرتووە. بۆیە ئەم ڕێزلێنانە کە لە سەرەتا وتم مانادارە، ماناداری لەوەدایە کە تۆ ڕێز لە وشە دەنێی، لە نێو وشەدا ڕێز لە ئەدەبیات و لە نێو ئەدەبیاتدا ڕێز لە ڕۆمان و ڕۆمان نووسێک کە خەڵکی پارچەیەکی تری کوردستانە و لە هەندەران بەسەر یەک دنیا خەمی غوربەتەوە کەوتووە و لە هەولێر لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزی لێدەنێرێ. هەموو ئەمانە بەیەکەوە مانە گڵێکی ترمان پێدەبەخشن کە دەبێت بە پرسیار و دەبێت زۆرێک لە گەنگەشە و گفتوگۆ لای هەر یەک لە ئێوەی خۆشەویست و لای ئێمەش. بۆیە من لەنێو ئەم گەنگەشە و گفتوگۆیە جێتان دێڵم و دەڵێم بەخێر بەی کاکە فورات، هەولێر شاری خۆتانە، کوردستان وڵاتی ئێوەیە، ئێمە لە خزمەتتان داین. جارێکی کە سوپاس بۆ هەموو لایەک، دوماهی پەیڤەکانم بە سوپاس کۆتایی پێدەینم. سوپاس بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەولێر، بەڕێوەبەرایەتی وێژەی هەولێر بە تایبەت برای بەڕێزم کاگزانە خەلیل کە زۆر ماندوو بوو لەم چالاکی و لە ڕێخستنی ئەم چالاکیە. سوپاس بۆ یەکەیەکە ئێوستافانەی لەگەڵ بەڕێوەبەرایەتی وێژەی هەولێر کاریان کرد. سوپاس بۆ دیزاینەران، بۆ تەکنیککاران، بۆ میدیاکاران، بۆ هەموو ئێوەی خۆشەویست. جارێک کە بەخێر بێن و کوردستان ئارام و ئاسوودە و خۆشەویستی جارێکی کە بۆ یەکەیەکەتان و زۆر سوپاس بۆ هاتنتان. زۆر سپاس. میوانانی بەڕێز، بە سپاسەوە تەلەڤیزۆنی قەڵات بەڵگە فیلمێکی لەسەر نووسەر فرات جەوەری ئامادە کردووە بە بەیەکەوە لە دەرچی چیای مازی سەر بە شاری مێردین لە باکووری کوردستان لە ساڵی 1959 لەدایک بووە. لە دەستپێکی دێ هەفتاکانی سەدەی ڕابردوو تەڤلی ماڵباتەکەی خۆی بەرەو نووسێبین کۆچیان کردووە و لە کۆتایی دێ هەفتاکانیشدا لەگەڵ ژمارەیەک لە هاوڕەکانی کۆمەڵێکی کولتوریان دامەزران. کوردی نووسینی جەوەری هەر لە دێ هەفتاکاندا دەستی پێکردووە. فورات جەوەری بۆ ئەوەی بتوانێت بە ئازادانە بنووسێت لە ساڵی 1970 تورکیای بەجێهێشت و لە سوید جێرسایەوە. هەر لەو ساڵشدا کتێبێکی چاپ کرد. لەو ساڵەوە جەوەری لە نێو تەفگەری و بزاوتی چالاکی ئەدەبیەکانی کوردیدایە. لە سەرەتای دەی هەشتاکاندا بەوتار و چیرۆکەکانی خۆی بەشداری لە گۆڤار و بڵاڤۆکەکانی کوردی دەکرد لە هەر کوێی دنیا دەرچووبان وتاری تێدا دەنووسین. ئەو لە مانگی ئاداری ساڵی 1992 یەکەم ژمارەی گۆڤاری نودەمی بڵاو کردەوە و بۆ ماوەی 10 ساڵ بەبێ وەستان دەری کرد. هەر لە ڕێگەی گۆڤاری نودەمەوە جەوەری چەندی ناوی دیکەی هێنایە نێو ئەدەبیاتی کوردی و ڕۆڵێکی بەرچاوی جێڕاوە لە زیندوو هێشتنەوەی ئەدەبیاتی کوردی. جەوەری لە سەرەتای دەی هەشتاکانەوە چیرۆک دەنووسێت و لەنەوەی بەرایی نووسەرانی ئاوارەیە.
لە ماوەی دەرکردنی نودەم گۆڤارێکی وەرجێڕانی بە ناوی نودەم وەرجێڕان دەرکردن و وەشانخانەی نودەمی دروست کرد. ئەو گۆڤاری هاواری کە بنچینەی ئەدەبیاتی نوێی کوردیە سەر لە نوێ کۆ کردەوە و بە دوو بەرگ چاپی کردن. ئەم کۆڤارە هەوارەیە یەکەمین کۆڤارە کوردی ئاگورمانجی کورد ساڵە 1932 شامێ دەکەتیە. من هەموو هەژمارە نوێ ساڵە 1970 هەب و مینا دووجیلە لە سرگەدی چاپ کرد. هەروەها چیرۆکەکانی وی لە ئەنتۆلۆژیای سوێدی عەرەبی و تورکیدا شوێن و جێگەیان پێدراوە و بوونەتە فیلم و شانۆنامە. فورات جەوەری کە ئێستاش لە سوێد دەژی ئەندامی یەکێتی نووسەرانی سوێد و لە کۆمیتەی کارژێڕی پێنی سوید سەرۆکی کۆمیتەی نووسەرانی ئاوارەیە. ماوەیەکی درێژە جەوەری وازی لە نووسینی چیرۆکهێناوە و پێی ناوەتە نێوجیهانی ڕۆمان. ئەو تاوەکو ئێستا 5 ڕۆمانی بەناونیشانەکانی پاییزی درەنگ، من کەسێک دەکوژم، لافاو، ماریا فریشتەیەک بوو، درزی دڵ. لە کارەکانی جەوەری هەم لە نێو ئەدەبیاتی کوردیدا هەم لە نێو ئەدەبیاتی تورکی و بگرە سوێدیشدا بە خولیایەکی زۆرەوە دەخوێندرێنەوە و پەسند کراون. ئەمساڵ 40 ساڵەی نووسەربوونی فورات جەوەریە. ئەو لە ماوەی ئەو 40 ساڵەدا 40 کتێبی نووسیون و وەری گێڕانەوەتە سەر زمانی کوردی. هەروەها لە ماوەی 10 ساڵدا 40 ژمارەی گۆڤاری نودەمی دەرکردوون. ئەکادیمیای سوێد کارخەڵاتی نۆبڵ دابەش دەکات. لە ساڵی 2018 بەهۆی کارە ئەدەبیەکانیەوە فورات جەوەری خەڵات کرد. فورات جەوەری دەڵێ ئەو هێندە ژیانەی کەماویشێتی تەرخانی دەکات بۆ زمان و ئەدەبیاتی کوردی. لیستی کتێب و نووسراوە وەرجێڕدراوەکانی فورات جەوەری: ئێریس دیکن، هەڵبەست ساڵی 1980، گەورە دەبم، هەڵبەست 1981، دایک شیرینە، هەڵبەست بۆ منداڵان 1983، کەوی سپی چیرۆک 1992، کولتور، هونەر و ئەدەبیات وتار و هەفپەیوین 1996، لە ماڵی میرجەلادەت عەلی بەدرخان دیالۆگ. کتێبەکانی فورات جەوەری بۆ زمانەکانی تورکی، ئەڵمانی، فارسی و عەرەبی وەرجێڕدراون. داوا لە بەڕێز پارێزگاری هەولێر دکتۆر فرسە سۆفی دەکەین کە بەڕێزیان بفەرمونون بۆ پێدانی خەڵاتی قەڵەمی زێڕین بە نووسەر فورات جەوەری فەرمونون. زۆر سوپاس. پیرۆزە، زۆر سوپاس.
بەڕێز فەرهاد چۆمانی هەفپەیبین لەگەڵ نووسەر فرات جەوەری پێشکەش دەکا با بەڕێزیان بفەرمونون. دیارە بەر لە هەر شتێک پێم خۆشە باسی ئەوە بکەم کە کاک فرات لە پێناو تەنها ئەوەدا دەستی بە نووسین نەکردووە کە ببێتێ یەکێک لەو کەسانی کە لە ڕێگەی نووسینەکانیەوە ئەوێ بەناوبانگ ببێت بەڵکو ئەو خەمێکی گەورەی نەتەوەی و لەوەش گەورەتر خەمی پاراستنی نووسەرێک کە خواست و قەستی ئەوەی هەیە بە کوردی بنووسێت و لە نێو فەزایەکدایە لە تورکیا بە هەموو شێوەیەک نەک هەر تەنیا نووسین بە زمانی کوردی بەڵکو قسەکردنیش و سزایەکان بەبێ پەیوی ئەو چەند پەیوت بە کورمانجی قسە کردووە ئەوەندە سزا ئەدرەی بۆ ئەوی ئەو نووسەرەی ناوناخی خۆی ڕزگار بکات لە ژێر ئەو جە و ڕوستەمە بۆ ئەوی ئەمڕۆ شانازی بە هەمومان ببەخشێت و بڵێن ئێمە نووسەرێکی کوردمان هەیە کە 40 ساڵە 40 کتێب دەرەکات و ئەو هەموو کەد و ماندووبوونەی کردوویەتی نەک تەنیا لە پێناوەوە بووە کە خۆی ناوبانجی هەبێ بەڵکو لە پێناو ئەوەش بووە شانازی ئەوە بەمە ببەخشێ کە نووسەرێکمان هەیە بەر لە هەمومان خەمی زمانی کوردیەتی لەبەرەوە ئێمە لێرەوە دەست بە هەفپەیوینەکە ئەکەین کاک فرات سەرناوێ خوازم خێراتنەتە بکەم gelek spas berî ku tu pirsa xwe bipirsî ez pir spasî wezareta rewşenbîrî û lawan dikim her wiha spasî waliyê wextî min bigota waliyê dihokilê hewlêrê û hemû dost û hevalên ku vê varê li vir amade ne hûn hemû bi xêr hatine bi rastî ez ana di hundirê kelecanekê de me di hundirê heyecanekê de me ku ew zimanê ku wek te jî kerem kir ku berî bi 40 salî 42 salan me dest pê kiribû ku ez binivîsînim îro li paytexta welatê min xelat dike ez bawer dikim yani ji ev xelat ji ku bihata wê bi qasî vê xelatê ez kêf xweş nekirim ez dilşan nekirima her tim eferimek welatiyê mirov şabaşek welatiyê mirov ji deh eferimê ji deh şabaşên milê dêdin çêtir e hûn dîsa hemû bi xêr hatine kerem bikê jezib سپاس دکەم تە پرسا من بەری دە بەرسڤاوێدا ئەس خوازم وێ دەست پێ بکەم پرتوکە تایە پێشین کیژان بوو ئەو ژانرێوی چ بوو هەلبەست بوو ئەس باوەرم تە چاوا کرد یعنی ئەو کەلەجان و هێجان جەمتە چێبوو بوونش بۆ نویساندنێ بە زمانی کوردی دەماتە دەست پێ کرد ڕەوش چاوابوو لە کو دەرێ دەست پێ کرد لە تورکیە نویسان ئانجیل دەربە من li Türkiye li Kurdistana Türkiye dest bi nivîskariye kir ez pir xortik bûm cihêl bûm ez pir zû ketim nav siyasetê pir zû jî jê derketim ez 16-17 salî ketim nav siyasetê aktif bûm ez her tim dibêjim me bi sloganên xwe çeloxwarî dîwarên xelkê me digot bijî filan tişt bimri filan tişt لێ بجارێکێ من دیت کو ez ketim nav cîhana edebiyatê ez dinivîsînim hemû berhemên ku ez dixwînim bi tirkînin şaîrê tirkanin an jî şaîrên Rûsanin em bêjim Mayakovskî Pablo Nerudayê yani evin em lê ew jî bi wergerê tirkî em dixwînin min bi tirkî dixwand lê min bi kurdî nivîsand ne ku bi sedan berhemên Kurdî li ber destê me hebû Xuşka Delal Bîskadin ji melayê Cizîrî şehrê xwand ne ku melayê Cizîrî gihîşt bû me ne ku Ehmedê Xanî haya me jê hebû bi carekê yani piştî avakirina Komara Tirkiyeyê piştî ku Türk di salên 1928 de ji alfabeya Erebî derbasî alfabeya Latînî bû em bi carekê ji edebiyata xwe klasîk qut bûn û edebiyateke modern jî pêk nehat lê digel wê jî min bi Kurdî nivîsand salê ku min nivîsand 78 sala 1978 bû heta nêzîkî heştê têra kitêbekê min bi Kurdî nivîsand di defterekê de min dinivîsand niha
صدام چقا ظالم بوجي د مثلا زمان ده از باوردكم زمان قد خلنا نكر بتشتي وقت زمان دفر لتركي نوها بو براستيجي نویساندنا شعرك كردي يعني قافاكو شعرك كردي لسر من بهتا قرتن مينا قاچاغا اسرار و اروين بو بويا واي بو دقل ويجي از دبيجم از بالنخوشيا نويسكاريه كتبو من نكاري بدفجي بردا قافاكو مد النويساند دفترك وها مد النويسان من او دفتر هرتم ددا ديا خو ديا من باشلا خود ود شرط جبو عسكر و بوليس و نگرن قافاكو سالان نزيكي 1908 كر اجي مجي نزيكي سالان 20 كر مديت كو ايدي ازن نكاربم لتركيا بجيم بري جونتا عسكري يعني بري ضربه لشكريه 1908 بري كو ضربه بازدر كتم بري 12 يلوني بلي قافاكو ازدر كتم جي نكو او دفتره من نفيسان دبو مخص شنتاي خو ازدر كتم حمو شعرينكم من نفيسان دبون جبو از بكاربم وان شعره بقاچاغي درخم درفه من حمو جبر كرن ازبر كرن متني سرنافي وان نفيسان دفترك كاغزك بتشوك وها بتشوك شعر حمو دفتري من كاغزك وها بتشوك نفيسان او كاغز بتشوكر ودبن بزيا خد فشارت از بويا وايد دركتم سال 1908 از دركتم بري جونتا عسكري 12 ايلوني دستين سر حكم كتب اخويا بيشي بناوي ايريش دكن من نويسان حتى او ريزنكو لسر برگي يجي دبيرام ديه ايريش دكن داي وانا هر دم ايريش دينن سرما بوان دستين بيس اقريش دست دافيجن قبامه كتبه ما لسال 1908 او دركت ايريش دكن بو بلي بله كاك فرات يعني دما كو نويسكارك دست بن نويسان ادبيات دكاج خو ادبيات يعني استك خو بلند زمان جيره لازمه تو وكي پروردهي تو كردين خوانديه و زمان جي خدا خبو يعني او چاوكانيه زمان ته يا كردي الكوفته يك جي كردي قد خبو ل تراديشونك ادبيات الدفكي اخرت البامه هبو يعني تراديشونات چيروك بيجيه هبو ستران بيجيه هبو هن چيروك هبو كو بحفتيان دوام دكر بمهان دوام دكر تواو ندبو خلاص ندبو ادبيات قوها ام بيجن لي چی گاوکو زمانك نه زمانه پرورده به تو بوی زمانی نخوینه تو بوی زمانی نچ مدرسه ان دبستانان و تو راب بوی زمانی ادبیاتی بکی زحمت وقت مگوت يعني گاوکو خلق دست پیدکن لبر دستوان بحزاران بده حزاران برهمين بزماني وان هي گاوکو نفشه من دست پیکر تنبو جا آواکرنا کمارا ترکیه سال 1920 حتی 1908 که از درکتن دو برهم آن سه برهم اب کردی درکتنن دهندری نزدیک 100 سالیده لیم عنیادک بمرچه بو نکو مزنه مگود فراتو بنویسه نکو باوی من گود بنویسه نکو عشیره من گود بنویسه نکو پارتیا من گود بنویسه آن نویساندن براستی جی نخوشیه که حوالین که شاعر و نویسکاران دنا مدنن او بو نخوشیه باشت زنن چی بسره مروجی هن انسان تنگرتن حبسات دمین زندان دمینن شعرن خو لسر پله کاغذ پلین جغاره دنوسن همو işkence دبینن لدی ساجی دبج نویساندن برنادن اجبوم جی زحمت بو مخابن يعني زمانه کی کم اسپیت پرورده نبو من نخونده بو من بو زمانی ادبیات نویساند و هر ورهویتی دوام بله روشاوی دمی و صابون ناوا ترکیه پشتی تو خورتکی 20 سالی دیچه دیاسپورا سویدی دمینه چوا نزیگمون آوان چوا بوجه ادبیاتاته دما کوزانین تو نویسکاری و پرتوکاد نویسی يعني تو دمك بزمان كده نويسان كوز او زمان قد خيا لتشوا وان يعني او سدم تشبون وكيركو تو بتشي نافا اونتولوجيا ادبيات سويدي وبشتراجي ولاتين دن وكي المانيا ويدن
يعني بيجومان جوا من نفيسان للسويد من كردي دي نفيسان جوا كتابة من كردي مقول يا بيشيد حزار نسيدو حيشتي دركت تشوم با بوليس مي التجاكر جم برسين تو چكاري دكم بقول شاعرم كتابة خم من نشاندا حرمت نشاندا از فكري مقول مش باب بر بوليس تركا باز دايه ليفر بوليس جبوك الشعرية دي نفيسن حرمت نشاندا بيجومان يعني أرمانجا من نأو بوكز بتشم سويدي بسويدي بالنفيسم أرمانجا هالنفيس كرا وهاي قاوا كنت شوالاتكي دكالكو زحمت تجي دكارن زمان بجوهرن زمان يخو بجوهرن لأرمانجا ما أو بوكز بتشم لور زمان وأدبياتا كردي فجينم يعني زمان وأدبياتا كو 6 سالي هاتي قد خكرن أجبوي أرمانجا تشومم تشوم بوكز روجا كفجرم بدو سه كتاب از بگر مالات خو افتشل سال چه واز و نگر یا مخابن که فرات دست از سال نوتی ده تو کل که نویساندنه تو دست به وشاندنه کوواران نو دم جیدکی یعنی نبس بو تو تنه نویسکاری خواب کی او خم جیت شبوی مثلا تن گوت نویسکاری نخواشیه که با انسان چه ده یا نو دم چه بیجی او چه بو اجبركم من النفيسان از ابوني برانيا كوفارين ادبي ان تركيا بوم از ابوني برانيا كوفارين سويدي اي ادبياتي بوم من دخان يعني من كوفار دخان بكي دهان كوفار دهات من دخان وباشيس بكوفار هواري حسيابهم حيشتي حفتاد بتشو هواراني دو جلدا من تشابكر اتشم دمهان للشامي وحلبي وبانياسي وقامشلو قريام بحزار زحمتيان حموها جوال بار روشان بدرخان ازلبو ميفان وكوريكي خبري خدامن من او حموها جمالين هواري اني تشابكر د خيال مدهر تم او بوكو كوفارك ميا ادبي جبركو دوان سالا د حمو تشاب منيا كردهم لبنان تشيكو سلاح جبركو يعني كردو هاي ربنا تشبكن لمن حول داكو از بيجم دبرجي كوفاري جيده هنري دينم جنيه دينم نرم بكم هناك روشه مد نفيسان بدخاس جخر هوالاجي تشي بكم يعني نفيساندن كاريتك تاكا كسي لي كوفارغري او كو تقل كسي دن دجبيني بيغو من دسالين نودي دي ايكو كودي دي نفيساندن جي هجمران قالكي كيمبو هن نفيس اسبير دوستيام حتى كو من سراستكرن ايجار ان نودم وهابوك ما دناف برا خوشي برك افاكر كردستان نویسکارن ویج همو پرچین کردستانی بوم. پرانیا نویسکارن می باشوری جی ایک امروزن بسورانی الفبا عربی دنویساندن ما برهمن وان وردگران ترجمه کرمانجی الفبا لاتینی دکر کبوی آوای امپرک هر دناسی دی دنا برا خدا بکن. 10 سالان راست هکه من نودم در نقصه بلکه مزیده تر بنویسانده لنودم جبو تجربهک بیشن آدن جالیه چه بیشم از مخکف خوش حس کرد که الغریبیه قبل که کچو خورتن مد بن işkence عنده بو که جوالات خب 1000 کیلومتر دور مدکاری بلور بزمان وان بنویسینم و دریه نول برگل کچو خورتن کرده بکن که ببنویس کار. بله که فراد سر ناوروکا رومانن تا امتزاین که تو سالن هشتی ده تو چوی دیاسپورا لی ام دگاوا که ام دخوینن رومانن تا دخوینن تو جاری ام حس تشتکی و سالبامه چه نابه که نویسکار او پرتوک نویساندنه که جوالاتی خود دور کتیه و لنیز و وان بیارو رودان و سرهاتین که قالي ما بسروانته دبينا يعني چه وكر كتو او رحيتا ولات نقدت هر جار نيزي وان بي اجبرك بزماني ولات النبيسينا يعني دقالكو ام بيجن سالين 10 سالين بيشي خونو خيالين ام بخونين وليت مشيار دبون بيشتي 10 سالان تبيجنا بيجي هدي چون هاتن چه دب روشتي گوهرتن نها هر چقاس از کردی بنویسیم جی کاراکترین من ایدی کاراکترین رومانین من ام بیشن ناو نتوایی دبن
جبك ولاتك يدي هناك از بخوج نتني الولاتك يعني اجانا از بيجم رومانك مبوير حمول السويد در باستبه حمو بوير للسويد در باستبه الكوتشين سويد در باستبه الكافيين سويد در باستبه البارو ميخانين سويد در باستبه جنازه باللور دبه لزمان بكرديه او هي يعني تجاري ادن خندفاني محمو بكتابين بكردي حتى سال النودي نيفي سال النودي جي واش عندنا وان يال تركيا زحمت بو باشي بيشتيكو ديكل قالك زحمت يعني قفكو هناك ريفا بو دريفا بو برانيا كتابه من الكردي دي لكردستاني لتركيا تشابو بلابو بله كاك فرات خواتو هاتي باشور تو لآلية وزارة روشنبيريا متارمة كردستان تي خلات كرن قاوة كديجي هيا بلكي قالك وين لبر آمادنا ويبي نزانبن پرتوكي انت ايدي دست بكريه كو ببن سورانيجي يعني او بينغاف چواد بيني ناف براز دو زارا و ناف يك زماني ده پيت وياما بوي چنده هي امي وگوهاستن انكو ورگراندن بكين انجي تشتكي خراب الگورياتا چواي و دست بيكاوي كو خواندوان سورانجي تو دخوي پرتوكي انت دخوينن حتى يعني چه حسك لباتا چكريه نهاد في بلغه فيلم ده دوكيومنتري ده نشاندا كو 40 سالن از ده نويسينم 40 كتاب مدرخستن ليس به هناكم 40 خلق مي باشور كتاب من خواندبن نها زحمتك باكوريجي كتابين باشور ياك ام بيجم سوراني والفابي عربي بخوينون وجي فهم بكن نها ام بيجم كو زارافاين مجهي الفابا ما يك بويا ديسا هيسان بو ام بيجن ما بعيني الفا بابن يساندا الفابت تاني يا بعربي بويا يا بلاتيني ديسا وي هيسان تربا بلكي هنجي بيويس ندكر فاقو هاستني بكن لانها افراستيك مي رومان امن باللاتيني بكرمانجي حمو باشوري نكار بخوينن ايجار قافوك ببس سوراني بالفابا عربي وتشاب دريك النو برقنا برامد ودبه قد نبوي باشوري بخينو باين فيسكاريكي ما يدجي هي ما بالريا ورقري بيجن عبد الله باشا ورفيق صابر فرهاد شاكلي نزم علي بختيار علي عطا نهائي نب خيرا ورقريبا ما او ناس نكرانا اجانها از ويا بر اريني دي بينم بوزيتيف دي بينم و تدس بيكريه تا واي رومانك ورقران دي يجي شويه وشان خانه هي نهاتي وشاندن بيهافيا كو وبردهم از بوزيتيف دي بينم از اريني دي بينم ما دما ما يعني ترى خو ما اوكير دما خو خدان از گلک سپاسیات دیکم جبو برسوین تجی برزن زور سپاس تانکین که لو ما وکرت دا ببورن هرون دا درفت من هبو به هیوام لدرفت یشیتر دا بتوانین با هفویین دریشتر و گنجاوتر قصه لگل کاک فراد بکین و زیادتر بچینه ناو برهم کانی زور سپاس تیسهم خیراتونه گلک سپاس مالا واره دوا لبرز دکتور فرصت صوفی دکن پارزگاری هولر برای زیان بفرمون با پیشکش کردنی شبکه گلی رئیس لنان گلی رئیس لنانی وزارتی روشنبری و برابراتی گشتی روشنبری هولر للیان برای دکتور سالار پیشکش دکره اگر هاوکاران من یارمەتی نووسەر بدەن بۆ وەرگرتنی گوڵەکان سپاستان دەکەین. زۆر سپاس. گوڵی ڕێزلێنانی مەڵبەندی گشتی یەکێتی نووسەرانی کورد لەلایەن کاکەمەم بۆتانی پێشکەش دەکرێت با بفەرمێت.
زۆر سپاس گروپی ئەدا کاکزانە سێزەن چەپکە گوڵی ڕێزلێنانیان پێشکەش دەکا فەرمونون ڕێکخراوی هەنگاوی نوێ لەلایەن خاتوو چنوور نامێق چەپکە گوڵی ڕێزلێنانی پێشکەش دەکرێت با بفەرمێت زۆر سپاس نووسەر ئازاد عەبدولواحید سەرنووسەری گۆڤاری ڕامان چەپکە گوڵی ڕێزلێنان پێشکەش بە نووسەر دەکا فەرموو زۆر سپاس بۆ نووسەر فرات جەوەری فەرموو میوانانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست دووبارە بەخێر بێن سەرچاوانمان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم ڕێوڕسمە کاتێکی خۆش بۆ هەموو لای